لە ئەنجامی سەردانەکان ئاگادارتان دەکەین و داوایستان لێ گرتو کرد داوای هیچمان نەکردیە تەبیعی ئێمە بە ئەحزابین هەمومان پێکەوەینە و پێکەوە کار دەکەین و کۆمەڵە خاڵی هاوبەشمانەیە ئەو خاڵە هاوبەشانە بە تاکید هەم بەنسبەت عێراق هەم بەنسبەت هەرێمی کوردستانیش دوایێ پرسی پێکەنانی لیستی هاوپەیمانی کوردستانی ئێمە بە شێوەیەکی گشتی کۆبوونەوەکان کۆبنەوە بە ئیجابی بەڕێوە چوو و تەفاهم و تێگەیشتنی باش هەبوو و بە تاکیدیش لەگەل لایەنە سیاسەکانی هەوڵ دەین خاڵە هاوبەشەکانی نێوانمان کۆ بکەینەوە هەم لە ئاستی کوردستان هەم لە ئاستی عێراق لەسەر بابەتی بەغدا و لەسەر کۆمەڵک بابەتی تریش کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و بە زۆر بابەتی تریش تابێ گفتوگۆمان لەسەر گرت لەگەڵ یەکێتی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەر کۆمەڵ و لەگەڵ هەموو لایەنەکانی تری کوردستانی هاوپەیمانێک ڕاگەندراوە بە ناوی هاوپەیمانێتی هیوای وەستان لەسەر زا ئەوەندە بەسە ئەوەی کۆبنەوەکانی داهاتوو بۆتان باس دەکەم لەگەڵ حزبەکان و هاتنە لای ئێمەوە ئێمە پێشوازیمان کرد باسی بارودۆخی هەرێم و بەغدا و ناوچەکە و زیارەتێکی ودی بوو سوپاستان نەخێر